بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان ماوە پەرلەمانی کوردستان باز لە پرۆژە یاسای دەستوور بۆ هەرێمی کوردستان دەکات داوا لە فراکسیۆنەکان دەکات بۆ چوونی خۆیان و حیزبەکان بخەنە ڕوو تاکو و گفتوگۆی لەبارەوە بکرێت بەڵام دواتر بێدەنجی لە دەکرێت و هەر باسیش لەو پرسە ناکرێت و ئێمە ئازانین هەر هەموو ئەندامانی پەرلەمان لە پەرۆشیانە کە سەبارەت بەم بابەتە قسەیان هەیە مانگێک لەمەوبەر فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان بۆ چوونی خۆیان و حیزبەکانیان پێشکەش کردووە بەڵام تا ئێستا ڕێکارەکانی نووسینەوەی پرۆژە یاسای دەستوور دەستی پێ نەکردووە کۆمەڵی دادگەریش پێی وایە دەبێت دەستوور بۆ تاک بەتاچی هاوڵاتیان بنووسرێتەوە فراکسیۆنەکە بۆ چوون و ڕاستپاردەی خۆشی لەو بارەیەوە داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پرسی دەستور ماوە پەرلەمانی کوردستان دەستی سەرۆکایەتی دەیجوولێنێ و قسەی لەبارەوە دەکا بەڵام دوای خۆی بێدەنگ دەبێت پرسی دەستور پرسێکی هەستیارە ئەو پرسە بە سازان دەبێت لایەنەکان بگەنە ڕێککەوتن لەسەرەوەی چۆن دەستوریەک دابڕێژن بۆ هەرێمی کوردستان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕەئی حیزب بووە فراکسیۆنیشمان داوەتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کە دەبێت پرسی دەستور پرسێکە دەستور دەبێت یعنی سازانی لایەنەکانی لەسەر بێ و هەموو لایەنەکان و خەڵکی هەرێمی کوردستان لەو دەستورە ڕازی بن هاوشێوەی دەستوری کۆماری عێراق ڕاوێژکارێکی پەرلەمانیش دەڵێت تا ئێستا لەسەر دەستور ڕوئیایەکی ڕوون نییە و نازاندرێت ئایا چ میکانیزمێک بۆ ئامادەکردن و نووسینەوەی پرۆژە یاسای دەستور پەیڕەو دەکرێت سەرباری ئەوەی هەندێک جموجۆڵ هەبوو تایبەت بە کاراکردنەوەی کاری لێژنەی نووسینەوەی دەستور بەڵام لە ئێستادا وەکەوەی دەبینین ئەو کۆبوونەوانەشی کرابوو تەنانەت لە پەرلەمانی کوردستان نێوان سەرۆکی فراکسیۆنەکان جۆرێک لە بۆچوونی جیاوازەیە دەربارەی چۆنێتی کاراکردنەوەی کاری نووسینەوە ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستادا هێشتان ڕوئیایەکە وازەح نییە و ڕوون نییە ئایا بە چ میکانیزم و چیالەتێک کار دەکەن بۆ کارکردن لەسەر ئامادەکردن و پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بەدڵنیایی ئەو پێویستی بە جۆرێک لە ڕێککەوتنی سیاسیە لە نێوان لایەنە سیاسەکان تا بتوانن بگەنە جۆرێک لە تەوافقێکی سیاسی بۆ ئەوی هەرێمی کوردستانیش ببێتە خاوەن دەستوری تایبەتی تەمەنی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کەمتر لە ساڵێکی ماوە لەم خولەی پەرلەماندا چەندین جار گفتوگۆ لەبارەی پرۆژە یاسای دەستور کراوە بەڵام تا ئێستا ئەو لیژنەی بڕیارە لە نوێنەری لایەنە سیاسیەکان پێک بێت و لە دەرەوەی پەرلەمان گفتوگۆ لەبارەی پرۆژە یاسای دەستور بکات پێک نەهێنراوە ئەمە لە کاتێکدایە نووسینەوەی دەستور و گفتوگۆکانی پەیوەست بەو پرسە کاتێکی زۆری دەوێت و بە چەندین خول و قۆناغ ئینجا دەگاتە ئەنجام. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.